سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئەسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاشە ناوکارانم بووینەوەمیانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامی تۆ. بەڕێزان ئەم ڕۆژ لەنێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ کامێرەمانی هاوکارم یاوش جومعە پەیامێکی دیکەی هەوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامی ئەم جارە جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ باز لە بەخشینەکەین چۆن بتوانین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا زۆرترین بەخشینمان هەبێت. ئەڵبەتە لە ئێستادا زۆر بەمان لە قەیرانێکی گەورەی دارایی داین. ئێمە ڕووی دەمان لەو کەسانەیە کە هەیەە کە هەبوون سوپاس بۆخوا، ئەو کەسانەی کە ئەتوانن شتێک لە خۆیان زیاد بێت. ئێمە هیوادارین مانگی پیرۆزی ڕەمەزان بکرێتە مانگی بەخشین لەلایەن ئەو کەسانەی کە هەیەە و کە هەبوون، بدرێ بەو کەسانەی کە نیانە و کە نەبوون، کە چاوەڕوانی علاگەیەک میوەن یاخود چاوەڕوانی شووتیەکەن یاخود چاوەڕوانی کیلویە گۆشتن یا چاوەڕوانی مریشکەکەن. هیوادارین هەر کەسەوە بە پێی توانای خۆی بە پێی قەبارەی دارایی خۆی ئاور لە فەقیر و ژەرەکان بداتەوە و مانگی ڕەمەزان بکاتە مانگی بەخشین، ئەو بەخشینەی کە هەرگیز کەم ناکات بەڵکو و زیادەکات. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسەتاوە پێ دەکەین. ئێوەی بەڕێز و خۆشەویست بینەرمە من بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. پێویستە ئینسانە تا لە ژیانیا بێ بە جۆرەی ئەحواڵی خۆی بتوانێ ببەخشێ. بەخشینیش ئارامیەکەیە بە ڕۆحی ئینسان. لەم دنیا نابەخشن لەو دنیاش تەسەوور ناکەم هیچیان دەست بکەوێتەوەوانێ. بەخشین چۆن ئینسانێ بەم ڕەمەزانە تۆ تیرین کە ئاوە خۆیتەوە دڵ و دەرونەوە چۆن پێنگادەوە بەخشین ئاوە ئەگەر وەکو تۆ ببەخشیت ئەو کاتێکە شتێکە بەخشی خۆی گەورە دڵدەرونی فراوانەکە دڵدەرونی ئاسووداکە. هەتا بەخشین زیاتر بێ پێکەوە ژیان خۆشەویستی متمانە زیاترە بێت. تا چەندێک ڕێژێکی بچووکیش بێت تا بتوانین بیبەخشی وەک لەوەی سبێنێکە بە جێشەیەش کەس منەتی نازانێت. هەر کەسێ نەبەخشێ ئاسوودەش نابێت بەڕاستی. هەموو مسلمانە بە جۆرەی توانای خۆی ببەخشێ، چونکە بەخشین کارێکی زۆر زۆر دروستە و هیوادارم هەموو کەسێ بە جۆرەی توانای خۆی ببەخشێ لە مانگی ڕەمەزانی پیرۆزەیە. ئەومان دەزانین کاتێ دەچینە نێوگۆڕ جگە لە کفنێک هیچ شتێک لەگە خۆمانە نابین. تا چەند گرنگە مرۆڤ بەر لەوەی سەرۆتەکەی بەجێبێڵە بۆ کەسێکی تر خۆی پێش خۆی ڕەوانەی بکات ئەگەر شتێکی کەمیش بێت. بەڵام جا ئینسان پێش ئەوەی کە خۆی ئەم دنیاە بەجێبێڵە پێویستە خۆی ببەخشێ باشترە وەک لەوەی سەرۆت و سامانەکەی بەجێبمێنێ بۆ ئەولادەکانی بۆ وەرەسەکانی. چونکە پێغەمبەری خوا فەرمێت صلی الله علیه وسلم هەڵێ ئەگەر لە ژیانە خۆ دەنگە خورمایە ببەخشی باشترە وەک لەوەی کە کۆگایە گەورەی خورما بەخشێ مناڵەکانت لە دوای بەجێمانی خۆ. جا پێویستە ئینسانە تا لە ژیانیا بێ بە جۆرەی ئەحواڵی خۆی بتوانێ ببەخشێ. من ئەڵێم ئەو کەسانەی لە مانگی ڕەمەزانە شت ئەبەخشن ڕۆحێتێکی زیندوو نین، مردوون ئەوانە. ئەبێ مرۆڤ لە هەموو مانگەکانە لە هەموو چرکە و ساتەکانە ڕۆحی بەخشینی تیابێ، نەک تەنها لە مانگی ڕەمەزانە. ئەکسەریەت کە لێکیەوە سەرەکەی ئەو کەسە کە لە ڕەمەزانە چاکە و خێرەکە مرۆڤ یعنی ناجح دەرناچێ، یعنی ئەگەر لە سەرەتاییە بۆیە بۆ نمونە یەکی هێنا لە دە ئەوەی کە ڕەمەزانە بەخشین. ئەوە حەزەکەم بڵاویکەیتەوە. بەخشەر ئەوەیە هەموو چرکەکانی ژیانی ببەخشێ. بەخشەر ئەوەیە شتێ ببەخشێ بە خەڵک کە سوود بە خەڵک بەخشێ. بەخشەر ئەوەیە خەڵک فێری سوال نەکا، خەڵک فێری ئەو کە کەسابەت کە، یعنی پارە نەدەی بە خەڵک فێری کۆیلەتی بکە وای لێ بکەی کەیتر خەڵک هی ئەوە نییە بەڕاستی سوال بکات، یان دەبێ بمرێ یان دەبێ بژی. تا چەند گرنگە هاوکاری یەکتر بین لە کاتی قەیرانەکانە. گرنگە هەموو کاتی هاوکاری یەکتر بین. خۆ هاوکاریکردنیش هەر پارە نییە، شەرت نییە تۆ پارە بێ. جاری وایە تۆ بە کۆمەکی کەسێکەکەی بە دڵخۆشکردنی بە قسەیەکی ڕێگای پیشانەدەی. ئەنی تۆ کابرایەکە قسێکی زۆر جوانە ئەڵێ تۆ ماسیەکەم مەدەرێ فێری ڕاوماسی بکە. یعنی ئەمەی ئێمە لە کوردستانە پەیڕەویەکەین، ئەمە هونەری سوالکردنە، چۆن خەڵک فێری ئەوە بکەی کە سوال بکە. من تەسەورەکەم خوش قبولی نییە تۆ بچی لە چوار دیوارێکە دانیشی دەست بۆ ئاسمان بەرزکەیتەوە خۆیە بەشکم شتێ پارەم بیتێ. ئەین چۆنە باتێ خوا
لە ئاسمانەوە بەریاتەوە بۆت ئەبێت تۆ هەستی کەسابەتێ بکەی ئیشێ بکەی ڕەنجە بی شتێ بکەی ئەڵێ نییە بزانە هۆکاری ئەو نەبوونی کەسابەتە چییە ناڕازی بە بەرامبەر ئەو هۆکاری نەبوونی ناڕازی بەخشین چیت هەیە چۆن بتوانین لە مانگی ڕەمەزانە ببەخشین خۆی بەخشینی چەکەلەوانەی کە پێغەمەری خوا صلی الله علیه و سلم ئەفەرمێ ماڵ بە بەخشین کەم ناکە ئەوە هەر وەکو شیعارێکێمە وەکو مسلمان بە شتێکی زۆر جوانی دانین بە شتێکی پیرۆزی دانین و بەخشینیش ئارامیەکەیە بە ڕۆحی ئینسان یعنی ئینسانەکان بۆ بەخشینە ئەتوان ئارامی بەخشن بە جان و جەستەی خۆیان و دەرونی خۆیانی پێهەورکەنەوە هیچ شتێکی ترم لێ لەسەری کەواتە بەخشین جگە لە سوودی زیانێکی نییە یعنی زەرەری هەبێ بەستمەوەی عەڵەم بەس تەنها سوودی هەیە زیانی نییە بەخشین هیچ بێگومان بە پێچوانەوە هیچ زیانێکی نییە لە سوود و ئیسیفادە زیاتر هیچ شتێکی ئەوە نییە کەسانێک هەن لەوانەیە نفسیێتان هێندە بەرز بێت پیان عیبێ دەستپان کەنەوە بڵێن نیمانە بڵێن داوا بکەن لە خەڵک ئێمە چۆن بتوانین هاوکاریم جۆرە کەسانە بکەین کەسانێکی خۆی ڕەنگە داوای بکات بە نەمونە تۆ ئەزانی کە بووم کەسە نەبوو بەس هەیە لە سوچی ماڵەکە خۆی دانیشتووە مەساجانەوە زیاتر لە ڕێگای میدیاکانەوەیان یاخۆ کەناڵەکانی ڕاگەاندنەوە ئەوان نوێنەری خۆیان هەیە بۆ نمونە چاوپێکەوتن لەگەڵ خێزانێکەکەن لەگەڵ کەسێکە یا نمایندەی گەڕەچێکە مختاری گەڕەچێکە لەو شوێنە چەند کەسانی چێژار هەیە ڕازەکەی یاخۆ لە ڕێگای ژمارەی تەلەفۆنەوەوانێ تۆ لە ڕێگای ئەم ژمارە تەلەفۆنەوە توانی پەیوەندی بکەی بەم ژمارە تەلەفۆنەوەوانێ بۆ کەسانی کە ئەوە کێشەکان چارەسەر بێت و خوانمونی ئێوەش دیارکە بەخشی نەتوانین بڵین ئارامی و ئاسوودەی بە مرۆڤ بەخشێ بێگومان دڵنیا بە من خۆمی چەکم لەوانەی لەو کاتێک کە ئەبەخشم لەو کاتە هەستەکەم کە ئینسانم هەستەکەم یعنی کە بوونم هەیە هەستەکەم کە ئارامم دڵم خۆشە مرتاحم لەو کاتانەیە هەستەکەم بێگومان باشترین کارێکە کە ئینسان بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە بیکات بۆ ڕازیبوونی خۆی گەورە بۆ ڕازیکردنی یەکەم خۆی گەورە و پاشانیش بۆ دەستگیریکردنی هەژاران لەم مانگەدا بە تایبەت توانین بڵێن بەخشین ئاسوودەی بە مرۆڤەکانە بەخشێت بەتەشیدی وەڵا هەتا بۆمان بکرێ هاوکاری ئەو فەقیرانە بکەین هەتا بۆمان بکرێ هاوکاریان بکەین بەدەستی ئەو هەتا بۆمان بکرێ هاوکاریان بکەین پێیان ببەخشین هاوکاریان بکەین لەوانەیە کە دەستی کورتە هاوکاریان بکەین و ببەخشن پێیان مرۆڤ ئەتوانین بڵین لە کاتی بەخشینە ئاسوودەی ڕۆحی پێبەخشێ کاتێککە مرۆڤ بەخشێ ئاسوودەی پێبەخشێ بەڵێ وایە بەڕێزان ئەمڕۆ باز لە بەخشینەکەین پێویستە ئینسانە تا لە ژیانیا بێ بە جۆرە ئەحواڵی خۆی بتوانێ ببەخشێ بەخشینیش ئارامیەکەیە بە ڕۆحی ئینسان لەم دنیا نابەخشن لەو دنیاش تەسەور ناکەم هیچیان دەست بکەوێتەوانێ بەخشین چۆن ئینسانێ بەم ڕەمەزانە تۆ تیرین کە ئاوە خۆیتەوە دڵ و دەرونەوە چۆن پێنگادەوە بەخشین ئاوە ئەگەر وەکو تۆ ببەخشیت ئەو کاتێکە شتێکە بەخشی خۆی گەورە دڵدەرونی فراوانەکە دڵدەرونی ئاسووداکە هەتا بەخشین زیاتر بێ پێکەوە ژیان خۆشەویستی متمانە زیاترە بێت تا چەندێک ڕێژێکی بچووکیش بێت تا بتوانین بیبەخشی وەک لەوەی سبێنێکە بە جێشەیەش کەس منەتی نازانێ هەر کەسێ نەبەخشێ ئاسوودەش نابێت بەڕاستی بەخشین یعنی گەورەی یعنی دڵکراوەی ئەو شتاناگەینی چۆن بتوانین هاوکاری یەکتر بین بە تایبەتی لە کاتێکی ئەوە قەیراندا ئەو کەسانی کە هەبوون بەشی ئەوانە بن کە نەبوون جاخۆی ئەگەر ئەو کەسانی کە هەبوون دایمە ئاگایان لەو خەڵکانی خوارخۆیانەوە بێت و نەبوو بن بەتاچیت ئەو کەس پێویستیم بەم بەخشینە نابوو پێویستی بۆ ناکەن بەرنامەی شوای بۆ کرێ لەم حاڵەدا هەچ کەسێ لای خۆی بەبێ توانای خۆی ئەوەی کە لە دەسەڵاتیایەتی ئەوەی کە لە هەمانەکەیەتی یا با بڵین بەشێکی لێ ببەخشێ بڕواکەم دەور و پشتەکە هەمووی بە ئیسفادەیەکی باشی لێکات بەخشین ئەتوانێ ئاسوودەی بە مرۆڤ بەخشێ سەد ئەگەریشێک نەبەخشێ لە حیاتی ئاسوودە نابێ لەگەڵەوە ئاسوودە نابێ من تەسەورەکەم چی پێ بڵێن چۆن وەکو ئەوەی کاتێ دڵ ئاوەکرێ بەدڵدا ئەگەر تۆ بتوێ شتێک بەدڵ ببەخشی لەوە بەداشیت ئاوەکرێت بەدڵیشتا لەوان دەڵێ بۆ کەسانەی کە
لە دوای خۆیان سەرۆت و ماڵێکی زۆر بەجێ دیاڵن بەڵام پێش خۆیان پێش ئەوی بمرێت نەیبەخشیوە ڕەوانەی نەکردووە ئەو ئەشخاصانەوەی تر خۆیان ئەزانن خۆی مەڕوزە چی هەیە لەم ژیانەیە بۆ دنیا و ببەخشیت کۆمەڵێک چی پێ لە نەمەی پاشەکەوتێکی هەبێ بۆ ئەو دنیا لە ڕێ ئەمەی کە لەم دنیاوە دەستێکەوە تۆ بیبەخشیت بۆ ئەو دنیا ئەو خۆیان خۆیان ئەمێنێتەوە زەرری ژیانی خۆیانەکەنیت لەم دنیا نابەخشن لەو دنیاش تەسەوور ناکەم هیچیان دەست بکەوێتەوەوانێ وەڵا بەخشین زۆر ماناگەیەنی ئەیتر لە خۆشەویستی بێ لە پارەدان بێ لە یارمەتی بێ زۆر ماناگەیەنی چۆن بتوانین لە کاتێکی ئەوە قەیرانە ئەو کەسانەی کە هەبوون هاوکاری ئەو کەسانە بکەن کە نەبوون لە کاتێکی وەکو ئێستادا کە ڕەمەزانە لەوانەیە خێزانی وە هەبێ تامەزرۆی مریشکێک بێت بۆ ئێوارە لێ بنەوە مناڵەکان یاخود تامەزرۆی دەبەیەک دۆی سار بێ یاخود تامەزرۆی شووتێکی سار بێ بیباتەوە مناڵەکانی نیەت ئێمە چۆن هاوکاری یەکترمی لەم کاتەیە وەڵی تر ئەمە ئەکەوێتەوە سەرشانی حکوومەتەکە کە خەڵکەکەی هیچ شاری نییە پێویستە ئیتر دراوسێ یارمەتی دراوسێ بە ئەوەی هەیەی کە یارمەتی خەڵک با بزانێ کە نیەتی پێویستی پێیەتی دەستی یارمەتی بۆ یەکترشین تا چەند ئاسوودەی بە مرۆڤەکانە بەخشێت وەڵی من ئەگەر دراوسێکم نانی نەبێ قەت باوەڕ ناکەم بتوانم من ئاسوودە بم بەبست بۆ کاتێک کە تۆ ئەبەخشیت تا چەند ئاسوودەی بۆ مرۆڤ هێنێت تاوان زۆر ئاسوودەیە بێ ئەو مرۆڤە کە بەخشێ دوایە ماڵە بەخشین کەم بکات یعنی تاسیر بکاتە سەر ماڵەکە باوەڕ ناکەم نا بە مریشێک و دوو مریشک و ئەم نەواشتانە بە دە مریشیش باوەڕ ناکەم ئەگەر تۆ باوەڕ ناکەم بەخشین لای من شتێکی زۆر پیرۆزە خاصە لە مانجی ڕەمەزانی پیرۆزەیە ئەوەی کە هەیەی ببەخشێ بە فەقیر و هەژار خاصە لەم ڕۆژایە بەڕاستی فەقیر و هەژار بە بۆنی داریەوە زۆر ماڵ هەیە نانی ئێوارەشی لێ بیخۆن یعنی بەربانجی شیوای نەکە بێ بکاتەوانێ جا بەخشین من داوا لەو هاوڵات و خێرخوازان ناکەم کاوانەی دەوڵەمەندن تۆ دەوزیان باشە شار لە فەقیر و هەژاری ئەم ڕەشوتەی خەڵکی سلێمانی و دەوروبەری سلێمانی بکارنەوانێ بە دڵێکی فراوانە بە بەخشینیشی باشەوە ئەوەی هەر کەسە لە دراوسێکی خۆیەوە لە برادێکەوە لە ڕێی دۆستێکەوە لە ڕێی داسایەوەگانێ بەخشینی خۆی بەخشێ بۆ کە من دامانە بێ فەقیر و هەژار بێ لە گەڕەکەی خۆتانە بێت لە هەر شوێنێکا بێت چیت هەیە بۆ کەسانەی کە سەرۆت و ماڵێکی زۆر لە دوای خۆیان بەجێ دیاڵن پێش خۆیان ڕەوانەی ناکەن کاتێکیش ئەمرن جگە لە کفنێکی چیکیان لەگە خۆیان نەبردووە برای بەڕێم سەرۆت سامان قیمەتی چییە؟ کەس لەگەڵ خۆیان بێتە ژێر قەبرەوە تا ئەمەی کە هەیەی سەرۆت و سامان و پارەکانی بلۆگەکە لە ژێر زەمینەکانە چ قیمەتی چییە؟ لەگەڵ ڕێزماوە کەسانە یعنی بە مرۆڤیان من نازانم خۆمەوەی کە پارە و پولی هەبێ و سەرۆت و سامان چێ بێ ئاگە لە فەقیر و هەژار و ئەم شتانە نەبێ یعنی بۆ چیتی پارە هیچ کەس دەیباتە لەگەڵ خۆیان بۆ ژێر قەبر تا دای پۆشتێ لەگەڵ خۆیان لەگەڵ جەنازەکەی بیواتە سەر قەبران سەرکردەمان زۆر بینین ئەم پارە بلۆ کراوانەیە بەخشین ئاسوودەی مرۆڤ بەخشێت بە تاکید زۆر بەخشین چۆن ئینسانێ بەم ڕەمەزانە تۆ تیرین کە ئاوە خۆیتەوە دڵ و دەروونەوە چۆن فێنکردەوە بەخشین ئاوای بۆ کەسەی خاسن کە کەم دەرامەتە ئێوارە ڕوو لە ماڵەکەی بەخشین بێت بە هەرچیە بێ خۆ شتی گەورە نییە لە بچووکە و بۆ گەورە پێ ببەخشی لەوزە زیاتر بێ دڵفراوانی چی بێ بۆ بەخشین ئەم کەسە خاستن فەقیر و هەژاری ئەمڕۆکە وەزعیدارە لە هەرێمی کوردستانی خۆمانە ڕوویاوە چیت هەیە لەسەر بەخشین لەسەر بەخشین ئینسان هەتاوەکو لە ژیانە ئەگەر بتوانیت بە پێی توانای خۆت هەرکەس بە پێی گیرفانی خۆی تەمان بەسەی گیرفانی خۆتکەی ببەخشی لای خۆی گەورە و نابێ و بەخشین لای من مانایەکی زۆر گەورەی هەیە زۆر شتێکی جوانە بەلامەوە ڕاستی ئەو کەسانەشی کا بەخشن لای خوا خۆشەویستن تۆ هەچەنە ببەخشیت قەت لە ئەو سەر و سامانی کە خۆی گەورە پێیایی بە حەڵاڵی ئەگەر لێ ببەخشیت تەمانە چێتەوە جێگەی لای خوا ون نابێ ئینشەڵڵا بەخشین پەیوەندی نێوان مرۆڤەکان چی لێ دەکات بەخشین پەیوەندی نێوان مرۆڤەکان بتەوەکە بەهێزەکە خۆشەویستەکە ئەو علااقاتانەی ئەو پەیوەندی کە هەیەە لە نێوان یەکتریا بگرە خۆشەویستتر و بەڕێسترەکە لە یەکتری چیت هەیە بۆ کەسانەی کە سەرۆت و ماڵێکی زۆر لە دۆی خۆیان بەجێ دیاڵن لەگەڵ خۆشیانە تەنها کفنەکە ئەبەن پێش خۆیان نایبەخشن پێش خۆیان ڕەوانی ناکەن چیت هەیە بۆ ئەم کەسانە ئەو کەسانی کە سەرۆت و سامانێکی زۆری هەیە و هەڵی گرتووە بە تاکید خۆشی چاک زانێکە بەجێ هێڵەیە تەنها بەس ئەو دوو مەتر کفن لەگەڵ خۆیان باتە ناو خاکەوە
هیچ شتێکیکانی یەبی بە بەڵام ئەگەرۆکو ئەو سەر سامانی کە خۆی گەورە پێی بەخشیوە تو ئەگەر زەکاتی لێ دەرکەی لێ ببەخشی ئەچێتەوە جێگەی و کەمیش ناکە و دایمە ئەو کەسانش کە خۆی گەورە کە سەر سامانێکی پێ بەخشیون و لە ئەو زەکاتی لێ دەرەکەن دایمە دڵ و دەرونیان زۆر فراوانە. بەخشین ئاسوودەی بە مرۆڤەکانە بەخشێت بەتاکید وایە بەتاکید ئەو شتە زۆر ڕاستە ئەگەر وەکو تۆ ببەخشیت ئەو کاتێکە شتێکە بەخشی خۆی گەورە دڵ دەرونی فراوانەکە دڵ ئاسووداکە. بەڕێزان ئەمڕۆ باز لە بەخشینەکەین. پێویستە ئینسانە تا لە ژیانیا بێ بە جۆرە ئەحواڵی خۆی بتوانێ ببەخشێ. بەخشینیش ئارامیەگەیا بە ڕۆحی ئینسان لەم دنیا نابەخشن لەو دنیاش تەسەور ناکەم هیچیان دەست بکەوێتەوەوانێ بەخشین چۆن ئینسانێ بەم ڕەمەزانە تۆ تیرین کە ئاوە خۆتەوە دڵ و دەرونە چۆن فێنکردەوە بەخشین ئاوە ئەگەر وەکو تۆ ببەخشیت ئەو کاتێکە شتێکە بەخشی خۆی گەورە دڵ دەرونی فراوانەکە دڵ ئاسووداکە. هەتا بەخشین زیاتر بێ پێکەوە ژیان خۆشەویستی متمانە زیاترە بێت تا چەندێک ڕێژێکی بچووکیش بێت تا بتوانین بیبەخشی وەک لەوەی سبێنێکە بە جێشێش کەس منەتی نازانێت هەر کەسێ نەبەخشێ ئاسوودەش نابێت وەڕاستی. بەخشین ئەتوانین بڵێین ئەو دەستکەوتەیە کە ئاسوودەیی بە ڕۆحی ئەو کەسانە دەبەخشێ کاتێ دەبەخشن چونکە هەرێک لە ئێمە ئەگەر ڕۆژە لە ڕۆژان شتێکی کەممان بەخشی بێ بە هەر کەسێک تا دەگاتە شتێکی گەورە بە دڵنیاییەوە لەو کاتەیە هەستمان بە ئاسوودەیەکی ڕۆحی کردووە بۆ یەکێ لە سیفاتەکانی بەخشین ئەوەیە کە ئاسوودەیی و ئارامی بە مرۆڤەکانە بەخشێت بەبێ ئەوەی خۆی داوای بکات یاخود خۆی هەستی پێ بکات لەپڕ ئەو خۆشیە بە دەرونی مرۆڤەکان دەبەخشێت بۆیە زۆر گرنگە لە کاتێکی ئاوادا کە مرۆڤەکان لە ئێستادا تووشی قەیرانی دارایی گەورە بوون لە هەرێمی کوردستاندا خێزانی وامان هەیە لە ئێستادا کە چوارەم ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزانە لەوانەیە نەیتوانی بە مریشکێکی ئەگە بچووکیش بێ بیکرە بە ماڵ و منداڵەکەی یاخود حەزی لە شووتیەک بوو بێت بۆی ئێوارە بە فێنکی بیخوات ڕەنگە نەیتوانی بە شووتیە بکرێت یاخود بە نمونە نەیتوانی بێ شیرینیەک بۆ ماڵ و منداڵەکەی بکرێ ئێوارە بۆیە زۆر گرنگە مرۆڤەکان لە کاتێکی وەکو ئێستادا کە وەکو دەوترێ ڕۆژی تنگانەیە و قۆڵی پیاوەتی لێ هەڵماڵە و هەوڵ بدە ئەوەی کە لە خۆت زیادە تا ڕادەیەک بە پێی توانای خۆت بە تایبەتی ئەو کەسانەی کە هەبوون و قەیرانیان نییە سوپاس بخوا هەوڵ بدەن بە چواردەورەکەیان ببەخشن بزانن کێ هەژارە کەسانێکیشمانەیە نەفسێدا هێندە بەرزە ناچن لە خەڵک بپاڕێنەوە یاخود سوالکەن لە خەڵک یاخود داوای بکەن بۆیە ئەم جۆرە کەسانە پێویستە زیاتر بە دویاندا بگەڕین زیاتر ئەم کەسانە بدۆزینەوە بۆ ئەوی پیان ببەخشین چون کەسانێکن خۆیان داوای ئەەکەن لەوانەیە پەکی خۆیان نەخەن بەڵام کەسانێکی دیکەمان هەیە ڕویان نایە بە کەسێک بڵێن 1000 دیلار لەم پارەمان بەرێ بۆیە زۆر گرنگە ئێمە ئەمانە بدۆزینەوە و دەستی هاوکاریان بۆ درێژ بکەین بۆیە بەڵێنی خی گەورەشە کە بەخشین هیچ کاتێک سەرۆت ماڵ پێی کەم ناکات بەڵکو بە دڵنیاییەوە ئەوە بەخشینەکەوا دەکات ماڵەکان زیاد بکەن و چەندین قات لە ئاستی خۆی زیاد دەکات بۆیە هیواداری لە مانگە پیرۆزەدا هاوڵاتیان بتوان بە پێی توانای خۆیان ببەخشن تاکو بەخشینەکان بەردەوام بێت زیاتر بەردەوام دەبین لەگەڵ هاوڵاتیانە بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان با بزانین چیکەمان ئاراستە دەکەن سەبارەت بە بەخشین فەرموون بەخشین وەڵای بڵێم زۆر شتەکەیێنی وەکو بۆ نمونە کەسێک نەبووە ئێمە هاوکاری بکەین ئێمە دەستی یارمەتی بۆ درێژ بکەین بۆی کە لە مانگێک وەکو مانگی پیرۆزی ڕەمەزانە کە خەڵک محتاجە نەبوو یان بۆم لە کاتێم قەیرانەیە ئێمە چۆن هاوکاری یەکتر بین ئەگەر خوا بداتی هاوکاری فەقیر وەژار بکەی هەر زۆر باشە ئەمڕۆ فەقیرەکەمان زۆرە دەوڵەمەندمان هەیە بەس من ڕێزم هەیە بۆیان ڕێزم هەیە بۆیان هاوکاری ناکەم ئەینە ئەگەر بێت هاوکاری و فەقیر وەژارە بکەن بەو شێوەیە نابێ بەس کیانی بکەین چیت هەیە بۆ کەسانەی کە هەیەە بەڵام نایبەخشن و لە دۆ خۆیان بەجێ دێڵن داواکارم لێیان ئەوەی خوا داوێتی و ئەوەی هەیەی خوا داوێتێ یارمەتی بە قیرۆژار بێ بە کاکە فەقیرۆجار من خۆ دایمەتی بۆ نیم کاکە بۆ هاوکاری تۆ نەکەم کاکە
تۆ مناڵی وردەیە من هەم ئەوی خۆم و دەمەشارکەم زار خۆم چۆن پەروەردەیەکەم کاکە با بۆکو من نەبێت نیوەی من بێ بەس مڕێزم هەیە کاکە بۆیان بڕۆ هەول کاکە دەوڵەمەند قابل بە هەولێرە خۆم بە خەڵکی سلێمانیم مناڵی ئەم سلێمانیم بەس دەوڵەمەند قابل بە هەولێرە لە هەولێرە چیەکەنەوە لە هەولێر ئاڵێن ئەسۆ بچارە بەری ڕەمەزانە مزگەوتی گیلۆ بوو لە جادەی شەسی مزگەوتی سپیان پێوە بزانم نازانم پیان پێوە کابرایەک هەموو نەفرێک هەموو ڕۆژێک 150,000 دینارە بە فەقیر وەژار ئەوەی فەقیر بووە بەڵام کاکە بەخشین ئاسوودەی بە مرۆڤ بەخشێ داحەدێکە کاتێک کە تۆ بەخشی ئاسوودەی پێ بەخشێ ئارێ بەخۆ ئەی چۆن نای بەخشێ کاکە لەوە باشترە بێ ئەگە خوا بیکا بۆت دەگەێنێ لێوردەی ڕازگۆیی متمانە ئمە چۆن بتوانین هاوکاری یەکتر بین ئەوانەی کە هەیەە بەشی ئەو کەسانن بن کە نیانە لە کاتێکی وەکو ئێستادا کە خەڵک بە ڕۆژووە کە خەڵک لەوانەیە محتاجی کیلویەک میوە بێ کیلۆ گۆشت بێت ئەوە ئەکەوێتە سەر ئەو ئینسانە خۆی تا چەند ڕازگوێ لەگەڵ خۆی و لەگەڵ زاتی خۆی لەگەڵ خوای خۆی ئەی ناشتەکان هەمووی وازع دیارە کەسێک نەبووە نەدارایە بەرامبەرەکەی ئەزانێ هاوکاری نەکات چی بکانی کە ئەو کەسە قابلەتی ئەوەی تیانە بێ ڕۆحی هاوکاری تیاابێت تۆ چی لەکەی چی دێ بۆ کەسانەی کە هەیەە و نایبەخشن کاتێکیش ئەمرن لە دۆ خوان بەجێ دێڵن و تەنها کەفنەکە لەگە خوان نابن ناژی نییەوە هیچ کفنەکەش بەجێ نێڵ نەدەوە خۆیانەوە نەوەلا قەنەعەتم بەوەش نییە من ئەو بەزینگویی هاوکاری لێبوردەیی نەبێ ڕازگۆ نەبێ ڕۆحی یارمەتی و هاوکاری نەبێ دوای مردوو چیانی هیچی بۆ گرێ بەخشین ئاسوودەی بە مرۆڤ بەخشێت دڵنەواییە ئاسوودەیە خۆشگوزەرانی دەروونە هیچی کە لەوە زیاتری هیچ مانایکە نییە لەوانە زیاتر لەمانە زیاتر پەیوەندی نێوان مرۆڤەکان بەرەوکوێ بە هەتا بەخشین زیاتر بێ پێکەوە ژیان خۆشەویستی متمانە زیاترە بێ هەتا بەخشین دوور بێ نەبێ بێ متمانەی دووڕووی دووبەرەکی زیاترە بێ بەڕێزان ئەمڕۆ باز لە بەخشینەکەین پێویستە ئینسان هەتا لە ژیانیا بێ بە جۆرەی ئەحواڵی خۆی بتوانێ ببەخشێ بەخشینیش ئارامیەکەیە بە ڕۆحی ئینسان لەم دنیا نابەخشن لەو دنیاش تەسەور ناکەم هیچیان دەست بکەوێتەوانێ بەخشین چۆن ئینسانێ بەم ڕەمەزانە تۆ تیرین کە ئاوە خۆیتەوە دڵ و دەروونە چۆن پێنگادەوە بەخشین ئاوە ئەگەر وەکو تۆ ببەخشیت ئەو کاتێکە شتێکە بەخشی خۆی گەورە دڵدەروونی فراوانەکە دڵدەروونە ئاسووداکە هەتا بەخشین زیاتر بێ پێکەوە ژیان خۆشەویستی متمانە زیاترە بێت تا چەندێک ڕێژێکی بچووکیش بێت تا بتوانین بیبەخشی وەک لەوەی سبێنێکە بە جێشێش کەس منەتی نازانێت هەر کەسێ نەبەخشێ ئاسوودەش نابێت بەڕاستی بەخشین یعنی هاوکاریکردنی یەکتری بەزەبت هاوکاریکردنی یەکتری یعنی یارمەتیانی خەڵک هەموو شتێک مانایەکی جوانیە باشە ئێمە چۆن بتوانین لە کاتێکیاوە قەیرانە بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە لەوانەیە کەسانێکە بن ئێستا زۆر محتاج بن محتاجی کیلۆ گۆشت بن محتاجی کیلۆ میوە بن محتاجی شەربەتێکیش سار بن چۆن بتوانین هاوکاری خەڵک بین بە پێی توانای خۆمان شەرت نییە هاوکارێک یعنی گەورە بێ بەزەوەیە این شتێکی جوان بێت توانی بە 1000 نار بەر شەربەتێک تۆ دڵی کەسی عایلەیە خۆشکەی شەرت نییە پارێکی زۆر بێ بە نوع شێوە توانی بەزەوەی مهمەوەیە شتەکەت بە جوان بێ ئەسلوبی هاوکاریەکە جوان بێ یعنی شوێنە نەبێ منەتی بەسەر بکەی یا شتێک باش شتێکی بچووکیش بێت زۆر عاتیادێ توانین بڵین بەخشین ئاسوودەی بە ڕۆحی ئەو کەسانە بەخشەیە کە ئەبەخشن بزەبت بەخشین هەر مادی نییە معنەویشە لە هەمان کاتە تۆ معنەویان یارمەتی و کەسایی زیینوەکەی تۆ دڵی خۆشەکەی بۆ خودی بەخشەرەکەش یعنی نەفسیان مرتاحەبی زۆر ئەگەر ئەو کەسە فێر بوو بێ بەخشێ طبعاً بەخشین دڵی خۆشە بێت پەیوەندی ناو مرۆڤەکان بەرەوکوێ بە طبعاً بەرەو یەکتر نزیکردنەوە و بەرەو یعنی چۆن بڵێن
پەیوەندێکی پتەوە بزەبێت چی دێ بۆ کەسانەی کە لە دوای خۆیان سەرەت و ماڵێکی زۆر بەجێ دیاڵن بەڵام پێش خۆیان نابەخشن تازەجیان هێشتۆ وەکی عین چۆن بڵێن ئەو کەسانە کە ئێستا هەن ئێشتا لە ژیانە ماون بزەبێت بە قسە نابێ ینی چەندێک پێیان بڵێ و کەسانە مراجعەیەکی خۆیانە بێ بکەنەوە ینی ئەو پارێ بۆ چی لێکی بۆ کوێی کۆکەیتەوە سبێنێ هەر جێڵی منیش جێڵم و تۆش جێڵی و هەمومان هەر پارەکە هەمووی جێڵین تو بەزەوەیە چی لێکێت تا چەندێک ڕێژێکی بچووکیش بێت تا بتوانین بیبەخشی وەک لەوەی سبێنێکە بە جێشێش کەس منەتی نازانێ و کەس ناشی بینێ بەخشین لای بەڕێزی چیەکەێنێ ئەوکو ئەو کاریکردن وەنوە هاوکاریکردنی هەژارەکان هاوکارێکی زۆر گەورەیە بەلای منەوە مانایەکی پڕ گەورە و بە چێژی هەیە یعنی هەر کەسێن نەبەخشێ خی گەورەش نایبەخشێ بەڕاستی پێت وایە بەخشین هەتا بیبەخشی زیادەکە بەڵێ تاوان بڵێ بەدڵنیاییەوە توانین بڵین بەخشین ئاسوودەی بە مرۆڤەکانە بەخشێ هەر کەسێ نەبەخشێ ئاسوودەش نابێت بەڕاستی یعنی من بەش بە حاڵی خۆم ببەخشم ئاسوودا بم پەیوەندی نێوان مرۆڤەکان بەرەو کوێ بە بەرەو دنیایەکی زۆر باش زۆر یعنی ڕێزی زیاتر تیابێ چی دێ بۆ کەسانەی کە هەیەە بەڵام نابەخشن لە دوای خۆشان بەجێ دیاڵن تەنها کفنەکە لەگە خۆیان نابن وەڵی ئەوەی کە هەیەی و نایبەخشێت بەس لە زەرە زیاتریشی نییە ینی زەرەرێکی گەورەی تووشە بێ بۆ قیامەتی و هیچی تر بەگشتیان باسی بەخشینەکەین بەخشین تا چەند گرنگە بۆ پەیوەندی ناو مرۆڤەکان طبعا بالنسبة بەخشینەوانە پێویستە ئێمە لەم ڕۆژات ئاوڕێ لە هەژارەکان بێنەوەی تر هەر کەسێ بە گوێرەی ئاستی خۆی ینی هەم لە بوونی باڵی ڕازی خۆمان خی گەورەمان بەدەزێنین و هەم شێکی واجبی شەوەک و شریعەتی ئیسلام کە هاوکاری یەکتیری بکەین با بڵین براکانمان چ خوشکەکانمان بێت هەیە بە نمونە پێعی بەداوا لە خەڵکە دەستپان کاتەوە چۆن بتوانم کەسانە بدۆزینەوە دەستی هاوکاریان بۆ درێژکەین چکن ڕوانێ ئەمانە زۆر زەڕور بن کەسانێکی خۆی داوایەکە لەوانێ بەشی خۆی پێیاکات بەڵام کەسانێکمان هەن ئەگەرا لە بیژبورە لە برسا لەوانێ داوای نانێک نەکات ڕاستەکە ئەویش تەمان بەبوونی کەسانی ترەوە ئێستا ڕەنگە ئەگەر خۆت ئەو کەسە نەناسی ئەگە وەز ئیشی باش بێ بەبوونیکی ترۆڵی کەسی ناسی کە مستحق بێ یارمەتی بم تەمان بەبوونی کەسێکی ترەوە توانی یارمەتی و کەسە بێ ئەینا بەڕاستی ئەو کەسانی کە ناتوانین بابن دەست دەپانکردنەوە نەفسێتیان زۆر زۆر بەرزە بەخشین پەیوەندی نێوان مرۆڤەکان بەرەو کوێ بە تەوان بەخشین بەرەو سەرفرازیە بە بەرەو خۆشەویستی لە بینی مرۆڤەکانە بە بەرەو ڕازیبوونی خوامان لێرە ئەتوانین بڵین بەخشین ئاسوودەی بە مرۆڤ بەخشێ بێگومان ئێستا لەم ڕۆژەیە چەنا کەس زۆر زۆر محتاجە تۆ لە ڕۆژێکیەوە لە مایەکی پیرۆزی ئەوە ینی بەسەری بکەیتەوە زۆر زۆر خۆش و لای خی گەورەش قەدون نابێت چی دێ بۆ کەسانەی کە هەیەە بەڵام نابەخشن کاتێکیش ئەمرن لە دوای خۆیان بەجێ دیاڵن وڵای من بەزەوانیان پێڵم ینی ئەم دنیاە وەکو خەوێک وایە چۆن ئێستاش خەریبانی خەبارێتەوە اینجا ئەو ئینسانەی کە لە توانە هەیە پێویستە تا بتوانانی یارمەتی خەڵکی فەقیر بە چکە ئەم ژیانە هەر کۆتایی پێێت جا چەند خۆش ئینسان ئەگەر هەبێت بوونی هەبێت ئەتوانێت و دنیاش بکڕێتەوە بۆ خۆی ڕاوبۆچوونەکانی هاوڵاتیان سەبارەت بەبەخشین بەو جۆرە بوو بڵێ مرۆڤ پێویستە ببەخشێت بۆ ئەوەی بەخشین بەردەوام بێت مرۆڤ پێویستە ببەخشێت بۆ ئەوەی سەرەت و ماڵەکەی زیاد بکات مرۆڤ پێویستە ببەخشێت بۆ ئەوەی هەژاری و نەبوونی و ئاغەڵکێشان لە نێو کۆمەڵگادا بوونی نەمێنێت چەمکوواتای وەڵامەکانی هاوڵاتیان لە بەرنمەیەدا ئەوە بوو کە پێویستە مرۆڤ ئاگای لە حاڵی مرۆڤەکانی دیکە بێت هاوڵاتیان پیان وایە ئەو کەسانەی کە سەرۆت و ماڵێکیان هەیە پێویستە بەر لەوەی بەجێی بێڵن بۆ کەسێکی دیکە پێشخۆیان ڕەوانەی بکەن کێشێکیان هەبێ بۆ قیامەت مرۆڤەکان پێویستە لە کاتێکی ئاوا قەیرەناویدا بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە هەمومان لە ڕەمەزاندا زیاتر حەزمان لە شتەکان دەبێت زیاتر حەزمان بۆ خۆراکەکان دەبزوێت پێویستە ئاگامە لە حاڵی یەکتری بێت بۆیە هیوادارین ئەم بەرنامەیە بێتە هۆکارێ بۆ ئەوەی کە
ئەوانەی کە هەیەە ئەوانەی کە شتێک لە خۆیان زیادە بەپێی توانای خۆیان ئاگیان لە حاڵی خەڵکانی دیکە بێت ئەو کەسانە بدۆزنەوە کە نیانە کە نەبوون کە تامەزرۆی پەرداخی شەربەتن ئێوارە بیخۆنەوە کە تامەزرۆی دۆیەکی ساردن کە تامەزرۆی کیلوێ میوەن کە تامەزرۆی کیلوێ گۆشتن هیوادارین ئەم بەرنامە بێتە هۆکارێک بۆی کە مرۆڤەکان ببەخشن و هەژارەکان لە نەبوونی و نەهامەتی ڕزگار بکەن پەیامی ئەم جارەشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت